قەیرانی دارایی هەرێمی کوردستان زۆربەی کارتە جیاوازەکانی گرتووەتەوە و بە هەزاران پرۆژە کارکردن تیاندا وەستاوە، بەڵام هەندێک لە بەرپرسانی حکوومەتی هەرێم دەڵێن تا ئێستا نەیانهێشتووە ئەو قەیرانە کاریگەری زۆری لەسەر کەرتی تەندروستی هەبێت کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە. لە شاری سلێمانی پرۆژەیەکی تەندروستی کرایەوە کە لە 4 هۆڵی نەشتەرگەری پێک دێت و دەتوانرێت نەشتەرگەری گەورەی تێدا ئەنجام بدرێت. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمیش ڕایگەیاند بە تەواوبوونی ئەم پرۆژەیە دەتوانرێت ڕۆژانە 40 تا 50 نەشتەرگەری گەورە لەسەر ستانداری جیهانی ئەنجام بدرێت. هەستاین بەکردنەوەی ئەم هۆڵە نەشتەرگەریانە کە من پێم وایە هەتا ئێستا من هۆڵی نەشتەرگەری وا پێشکەوتوم نەدیوە. 4 هۆڵی نەشتەرگەریە لەگەڵ ڕیکەڤەری لەگەڵ عینایە مڕەکەزە کە لەگەڵ هەموو ئەو کەلوپەلانە و پێداویستیە سەردەمیانەی تێدایە کە پێویستە بۆ چارەسەری نەخۆش. لەگەڵ پێشکەوتنەکانی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان وەک لایەنە پەیوەندیدارەکان خۆیان دەڵێن نیگەرانیەکانی بەشێک لە وڵاتیانیش لە بەرامبەر خراپی کەرتی تەندروستی و هەڵە و کەمتەرخەمە پزیشکیەکان بەردەوامە کە لە دوایین ڕووداودا دەرهێنانی گورچلەی ژنێک بوو لە کاتی منداڵبووندا لە نەخۆشخانەیەکی ئەهلی کە ئێستا لیژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکە پێکهێنراوە. عادەتەنەو گورچیلەیە لە شوێنی خۆی نەبووە لە حەوزی نەخۆشەکەیە بووە لە پشت ڕەحمێەوە بووە. زۆربەی وەخت ئەم گورچیلانە ئیش ناکەن، ئەگەر ئیشی شپەن باش ئیش ناکەن. دکتۆرەکە دەری هێناوە ناردوویەتی بۆ هیستۆپاسۆلۆجی، نەتیجەی هیستۆپاسۆلۆجیەکە لیژنەکە سەیریەکە ئەگەر زانستی بوو جێی دەستخۆشیە بێ، ئەگەر زانستی نەبوو سزای خۆی وەرەگرێ. کردنەوەی ئەم 4 هۆڵی نەشتەرگەریە لە شاری سلێمانی و لە نەخۆشخانەی فێرکاری بە بڕی 10 میلیارد دینار و لەسەر بودجەی حکوومەتی ناوەند دروست کراوە کە نەشتەرگەریەکانی شکاوی و دڵ و نەشتەرگەریە گشتیەکانی تێدا ئەنجام دەدرێت. بابانە نوێرە ناڕسی سلێمانی.